بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بازاڕەکان کاریگەری لەسەر بەشێکی زۆری کار و ژیانی هاوڵاتیان کردووە. بە شێوەیەک ئەو کەسانەی لە ماوەی ڕابردوو مامەڵەیان بە دۆلار یا بە دیناری عراقی کردبوو دوای بەرزبوونەوەی نرخی دۆلار تووشی زیان و گرفتی دارایی بوونەتەوە. هاوڵاتیان دەڵێن بەهۆی ئەم نەسەقامگیریەی نرخی دۆلار ناتوانن ئەو مامەڵانەی پێشووتر کردویانە بەردەوام بن لەسەری. دوێنێکە بە 32-33.5دا ئەوڕۆکە بەرز بۆتەوە 44-43 ئالە دۆرانی هەر بەس و دابەسەکان دێتە سەر و دێتە خوارەوەش بەڕاستی زەرەر بەس لە کەس فەقیر و کاسبکار دەدات. ئەو دۆلارەکە بەرز دەبتەوە لە هەموو شتێک تەسیراتی هەموو شتێک پێگران دەبیش. بەڕاستی زۆر خراپە لە بەرژەوەندی خەڵکدا نییە و عام شتێکی زۆر خراپە. من ئێستا سیستمانیەکەم بەڕاستی ئێستا نرخی نەوت دەگەر دوێنێ ئەمڕۆ 10,000 دیناری گران بوو هەر نەوت زەرەرمەند یەکەم لە وەزعیە تەنها فەقیرە بەس فەقیر زەرەر کە کەس زەرەر ناکات. بەرزبوونەوەی نرخی دۆلار تەنها کاریگەری لەسەر مامەڵەی کڕین و فرۆشتنی کاڵاکان نەکردووە، بەڵکو ئەو کەسانەی لە ماوەی ڕابردوو لە کۆمپانیاکان بە شێوەی قیس پێداویستیەکانیان کڕیوە بە تایبەت کەلوپەلی ناوماڵ و ئۆتۆمبیل و یەکەی نیشتەجێبوون. ئێستا ئەو هەڵکشانی نرخی دۆلارە کاریگەری لەسەر جێڕانەوەی ئەو قیسانە کردووە. خاوەن کۆمپانیایەک دەڵێت بەهۆی ئەوەی مامەڵەی کڕن و فرۆشتنیان بە دۆلارە زیاتر هاوڵاتیان و کڕیاران زیانیان بەردەکەوێت. ئێستا قستەکەی دێنی ماگانە بە سعری پێشتر دێنی بە سعری 120 دێنیتن ینی ئەوە بزان ئێستا بە 45 تقریبا 25 لێک وەرەقەیز دەرەرە ئەوجە بە ئەم تاسی لێکردی ئێستا دەبینێ هیتەرما هینایە نەفەر هەیە پێشانگە هەیە وەکومە هێشتا پارەی تەواوی نەدایی بازاڕی تاوی پارەی ئیتەرەکەی نەدایە زیاد بۆ سعری یعنی دەیبیسی بە پارە دەینی کابرا دەیبیسیە بکەی وەرەقەش بدێ شەریکەی شەریکە 25,000 وەرەقە کاتە سەری بەڕاستی زۆر تەسیری زۆر کردیام زۆرژی زۆر هەیە ئێستاکە عالی ئازر. لە ماوەی یەک هەفتە نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عراقی بەرزترین ئاستی هەڵکشانی بەخۆیەوە بینی. ئەو بەرزبوونەوەیش وای کرد گۆڕانکاری لە مامەڵەیکردن و فرۆشتن لە بازاڕەکان دروست بکات بە تایبەت ئەو کەسانەی کاڵا و پێداویستیەکان لە دەرەوە بە دۆلار هاوردە دەکەن و لە بازاڕەکان بە دینار دەیفرۆشنەوە. قارەمان جەوەر، کورسات نیوز، هەولێر.